بەڕێزان ئەمڕۆ 9/12 لەسەر ئاستی جیهان ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەرزڕاگیرێت و دەکرێتە دەرفەتێک بۆ باسکردن لە گونجاوترین میکانیزمی ڕوبەڕووبوونەوە، چونکە گەندەڵی دیاردەیەکی فرەڕەهەندی ئاڵۆزە و کاریگەری نەرێنی لەسەر هەموو وڵاتێک هەیە ئەگەرچی کاریگەریەکەی ڕێژەیە. بەڵام بەگشتی دامەزراوە دیموکراسیەکان بنکۆڵەکا و گەشەی ئابووری و کۆمەڵایەتی دواخا و ئەبێتە مایەی ناسەقامگیریەکی تاقەت پڕوچێن. هەرێمی کوردستانیش سەرباری ئەوەی کە خاڵی و دابڕاو نییە لە بوون و کاریگەریەکانی گەندەڵی لەسەر ئاستە جیاوازەکان، هاوکات پێدەچێ هێشتا دەستمان بە گونجاوترین میکانیزم بۆ سزادانی گەندەڵکاران نەگەیشت بێت، یان چەک و ئامڕازەکانمان لە ئاستی خوازدا نەبێت. بۆیە تا ئێستاش دامەزراوەکانمان گیرۆدەی گەندەڵیەکە کە ئەرکی لێبڕاوانەی خستۆتە سەرەستۆی هەمووان، لە دەسەڵات و دامەزراوە فەرمیەکانەوە تا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، ڕاگەیاندن و تاک و کۆمەڵگەشت بەگشتی. ئامادەبوانی بەڕێز، ئێمە باوەڕمان وایە هەنگاوی یەکەمی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەو کاتە دەست پێ دەکا کە خودی فەرمانڕەوا دان بەبوونی گەندەڵیانێت و نکۆڵی و داکۆکی لێ ناکا. ئەو کاتی تر دۆزینەوەی چارەسەری هەنووکەی و داڕشتنی استراتیژی دوورمەوداش ئاسانترە بێت و زەمینەی کاری پێکەوەیش باشتر دەرەخسێ. خۆشبەختانە ئێمە لە هەرێمی کوردستان ئەم هەنگاوەی یەکەممان تێپەڕاندووە و چ دامەزراوە فەرمیەکان و چ حیزبە سیاسیەکانیش بە ئاشکرا ڕایانگەیاندووە کە گەندەڵی ڕۆچۆتە نێوجونگەکانی فەرمانڕەوایی و تەنانەت بەداخەوە بەشێک لە ڕێوەخراوەکانی کۆمەڵی مەدەنیشی گرتوتەوە. گەروا بێ ئەوە قۆناغێکی تر لێرەوە دەست پێ دەکا کەم تا زۆر لەسەر هەندێک ئاست دەستی پێکردووە بەوەی ئیتر ئامراز و کەرەستەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی تاقیەکرێنەوە و ئاستی کاریگەریان هەڵەسەنگێنرێ. بەڵام بەگشتی پرۆسەکە لە سەرەتادایە و لە ئاستی قەبارەی دیاردەکە و خواستی چاکسازی خوازاندا نییە. بۆیە لە ڕوانگەی باوەڕبوونمان بەوەی کە پیادەکردنی پێوەرەکانی حکمی ڕەشید و لێپرسینەوە و سزادان بە تایبەت ئەو پێوەر و پرەنسیپانەی لە ڕێکەوتنامەی نەتەوە یەکگرتووەکان بۆ بنبەرکردنی گەندەڵی هاتوون فاکتەر و ئامرازی بنەڕەتین بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەبێ بکرێنە بنەما و ئیلهام بەخشی کاری ئایندەیمان. بەڕێزان، لەسەر ئەو بنەمایە و سەرباری پابندکردنی خۆمان لە پەرلەمانی کوردستان بە ڕەخساندنی زەمینەی تەشریعی گونجاو بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی لەسەر ئاستە جیاوازەکان و پشتیوانیکردنی گشت هەنگاوەکانی چاکسازی کەم بنیان زۆر و هاندان و پشتیوانیکردنی پەرلەمانتاران و لیژنەکانی پەرلەمان بۆ بە دوجاچوون و چاودێری پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێ ئەرکی خۆی لە بەرجەستەکردنی دروشمی ڕاگەیەنراوی چاکسازی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی سەرباری بە پەلەناردنی پرۆژە یاسای چاکسازی بە پلان و استراتیژ بە پێی ئەم خاڵبەندیە بەجێبێنێ. یەکەم، لە هەرێمی کوردستان استراتیژی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی ڕاگەیەنراومان هەیە و ئەبێ حکوومەت لە زووترین کاتە یان کارای بکات و ئەنجومەنەکە بۆ کۆبوونەوە ڕابسپێرێ یان ئەڵتەرناتیڤی هەموارکراوی گونجێنراو لەگەڵ کارنامەی کابینەی نۆهەم و ئامانجەکانیدا ڕابگەێنێ. دووهەم، بەشداری پێکردنی دامەزراوەی داواکاری گشتی لە پرۆسەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و چاکسازی دارایی و کارگێڕی و سزادانی گەندەڵکاران، ئەویش بە ڕەخساندنی هەلومەرجی باشتر بۆ کارکردنیان. ئەمەش ئەو کاتە دەبێ کە دەسەڵاتی جێبەجێکردن دەستبەرداری دامەزراوەکە ببێت و بگەڕێتەوە بۆ نێو دەسەڵاتی دادوەری وەک ئەوەی لە دەستوری عێراقی ساڵی 2005دا هاتووە. سێهەم، جێبەجێکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ژمارە 11 کە لە ساڵی 2013ەوە دەرچووە و تا ئێستا وەک پێویستکاری پێناکرێ. چوارەم، جێبەجێکردنی یاسای ژمارە 2 ساڵی 2015 یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان بە ئاراستەکردنی ناوی کاندیدانی دەستەی بەڕێوەبردننی سندوقەکە لەلایەن حکوومەتەوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی دەنگیان لەسەر بدرێت و دەستەکەدا بمەزرێ بە مەبەستی فەراهەمکردن و
مسۆگەرکردنی شەفافیەتی تەواو لە داهاتی نەوت و غازی هەرێم. پێنجەم، کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکانی تری داهات لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بە تایبەت داهاتی مەرز و سنوورەکان کە سەرچاوەیەکی سەرەکی داهاتی ناوخۆین و لە دوای داهاتی نەوت و غاز سەرچاوەی دووەمی داهاتن. بەڵام بەداخەوە ئەو راپۆرت و بەدواداچوونانەی کە لە دوومانی ڕابردووە و تا ئێستا سەبارەت بە دۆخی ئەم مەرزانە لەلایەن لیژنەکانی پەرلەمان و پەرلەمانتارانەوە ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان و ڕای گشتی کراون مای نیگەرانیەکی قوڵن. دەبێت حکوومەتی هەرێم بە دەستێکی پۆڵاین ڕوبەڕووی ئەوانە ببێتەوە کە بە دەر لە حکمی یاسا و ڕێنماییە کارپێکراوەکان تا ڕادەی ساختەکردنی بەڵگەنامەش دەستیان بەسەر داهاتی ئەم دامەزراوانەدا گرتووە و بوونەتە مایەی زیانگەیاندنی سەدان ملیۆن دۆلار لە داهاتی گشتی. لە کۆتاییامەوێ بڵێم پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە گشت جۆر و ئاستەکانیەوە پرۆسەیەکی درێژخایەن و پلە بە پلە و ڕێکخراوە. هەمومان پابەندی ئەرک و بەرپرسیارەتی پێکەوەی و تەزامونیەکا و ئەشێ جگەلەوەی خۆی لە خۆیدا بەجێهێنانی ئەرکە ئەگەر ئیرادەیەکی سیاسی بەهێزمان هەبێ ببێتە مایەی نووسینەوەی مێژوویەکی پرشنگداری تایبەت کە هیچی کەمتر نابێ لە وێزگە پرسەروەریەکانی گەلەکەمان. هەرچەندە هەمومانە و ڕاستێ دەزانین کە چاکسازی و نەهێشتنی گەندەڵی زیان بە کەسانێکە گەیەنێ کە جگەلەوەی بە ژمارە کەم نین هاوکات بەهێز و خاوەن نفوزیشن، بەڵام هەمیشە ئیرادەی چاکەکاران بەهێزترە و دوجار هەر ئەویش سەرەکەوێ. هەر سەرفراز بن و کوردستان ئاوەدان.